ئەوەی کە ئێستا ئەمە زۆر ئازێدەیە کە لە ناو شاری سلێمانیە کە بە شاری هەڵمەت و قوربانی مەشهورە و شاری کاک ئەحمەدی شێخی پێڵێن و شارێکە بە حساب ئارامی و هاوڵاتیانی ئەم شارە زۆرترین هەوڵیان ناوە زۆرترین ئارامیدا بنبرێ بۆ خەڵکی ئەم شارە خەڵکەکە خۆی نا دەسەڵات و شتیوە چکە ئەوەی کە ئێستا ئێمە خەممانە ئەوەیە کە لەم وڵاتەیە میتی تورک و بەڕاستی دەستگا هەستیارەکانی وڵاتانی دراوسێ ئێران و ئەمانە ئەوە تا بە نوێژی نیۆڕۆیە خەڵکی شەهید دەکەن و لەسەر جادەیەکی ئاوا گشتیە لە مارکێت و هەمووی ماڵە پێمان سەیرە ینی هەڵگرتنی چەک چۆنە و دوایەوە ئەمانە چۆن ڕێگە پێدراون ئەمانە چۆن یەنە ئەم وڵاتەوە وڵاتەکەمان ئەبێ بەڕاستی هەمومان حسابی ورد بکەین لەسەر ئەوە و بە تایبەتیش پیاوێکی ئاوا کە زۆرترین بەرکەوتنەوەمان بووە پیاوێک پەپولە ئاسا پیاوێک لە بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە بەمانای کەریمە گاڵتەی پێ ناکرا ینی کوڕێک بوو کوڕی تنگانە و پیاوێکی بەهێز و بەخیرەت بەڵام زۆر مەدەنی زۆر ئارام زۆر لەسەرخۆ بەڵام بەداخەوە کاتر ئاوا دەستی ناحەزان و تیرۆرستان فرسەتیان لێناوە ئێمە ئومێد دەکەین کە ئەم شتانە دووبارە نەبنەوە بەڵام لێرە هەڵوێستەیەکەکەین هەمومان لەسەر ژیانی خۆمان هەمومان هەڵوێستاکەین لە وڵاتی خۆمانە کە بەڕاستی ئەبێ ڕۆڵەی ئەم وڵاتە زۆر جوان بەخوایچوونەوە بکە پێش هەموو شتێک دەسەڵاتێکی جاش و خۆفرۆش و تیرۆریست لە ناوبەرێ ئەنجا دوایەوە ئێمە ئەکەوینە ئارامیەوە.